لە زۆرێک لە میدیاکان و تۆڕەکۆمەڵاتیەکان باز لە ئەگەری ساختەکاری دەکرێت بە شێوازی جیاواز. هەر بۆیە بە پێویستمان زانی لە پێناو زیادکردنی متمانەی دەنگدەران بە کۆمیسیۆن و بە پرۆسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان لە پێناوی هاندانی هاوڵاتیان بۆ چوونە سەر سندوقەکانی دەنگدان چەند برارێکی گرنگ لەو بارەیەوە دەربکەین. یەکەم، پێویستە دەنگدەر پێناسی باری شارستانی کە بە تەسکەرە و نفوس ناسراوە لەگەڵ ڕەگەزنامەی عێراقی خۆی هەڵبگرێت، واتە هەردوو بەڵگەنامە بەیەکەوە ئینجا دەتوانێت دەنگدەر دەنگەکەی خۆی بدات. دووەم، بریکاری قواری سیاسی مافی وردبینیکردنی بەڵگەنامەکانی دەنگدەری هەیە، لە ئەگەری بوونی گومان لەو بەڵگەنامانە بریکاری قواری سیاسی مافی وێنەگرتنی ئەو بەڵگەنامانەی هەیە بە مۆبایل یاخود بە ئامێرێکی تر. سێم، چونە ژوورەوەی خەڵکانی بواری سەربازی و ئاسایش بۆ ناو بنکەکانی دەنگدان قەدەغەیە. بە پێچەوانەوە پاش بوونی بەڵگە و بەبێ بوونی سکاڵا دەنگی ئەو بنکەیە بە پوشەڵ هەژمار دەکرێت بەبێ ڕەچاوکردنی پەیڕە و ڕێکار و ڕێنمایەکانی کۆمیسیۆن کە پێشتر لەو بارەیەوە دەری کردبوو. چوارەم، لە هەر بنکەیەکی دەنگدان سەرمێنرا کە دەنگدەرێکی تایبەت دەنگی داوە و دەنگدانی دووبارەیە، واتە لە دەنگدانی تایبەت دەنگی داوە و دەنگی ئەو بنکەیە بە پوچەڵ هەژمار دەکرێت بەبێ بوونی سکاڵا و بەبێ ڕەچاوکردنی پەیڕە و ڕێکارەکانی کۆمیسیۆن کە پێشتر لەو بارەیەوە دەری کردوون. پێنجەم، پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە دەنگی دوو لەسەر سێی ئەندامانی ئەنجومەنی کۆمیساران دەبێت. شەشەم، فەرامبەری سەر سندوق وردبینی لە پەنجەی دەنگدەر دەکات و بۆ دڵنیایی لەبوونی هیچ مادەیەکی نائاسایی لەسەر پەنجەی دەنگدەر پێش ئەوەی پەنجەی بخاتە ناو مەرەکەبەکەوە بە پێچەوانەوە ڕێگەی پێنادرێ دەنگ بدات.